بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. پەیامێکی زۆر تایبەت بۆ ئەو کچانم کە ئەچنە دەرەوەی ماڵ بۆ خوێندنیان یا بۆ دائیرەکانیان پێویستە مانگی پیرۆزی ڕەمەزان زۆر بە مانگی گەورە سیر بکرێت. کچە بەڕێزەکان، هەموو هەنگاوێکی ئێوە کاتێکەوە حورمەتی ڕەمەزان ناگرن و شوێنێک لە جەستەی جوانتان پیشان ئەدەن، چەند کەس سەیری بکازان چەند گوناه بۆ ئێوە ئەنووسرێ. لە پەنای ئەوەش ئەزانی بێڕێزیکردن بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەزانی چه گوناهێکی گەورە لەسەر تۆ ئەنووسرێ. من ئەزانم ئێوە هەمووتان دڵێکی پاکتان هەیە، ئەزانم ئێوە هەتانە شەو نوێژیشی هەیە، عادەت و عورفێک وهای لێ کردووەکەوە جلو پۆشاکی نەشیاو بێت. بەڵام مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێک نییەکەوە عوزرێکتان بۆ بهێڵێتەوە. پێویستە جلو بەرگ و پۆشاکتان زۆر تۆکمە بێت، بەڕاستی ئەبێ بە معنای کەلیمە حورمەتی مانگی ڕەمەزانتان گرت بێت. کچە بەڕێزەکان، لە زانکۆیەکە لە پەیمانگایەکە ئەزانی چەند لاو کە بە ڕۆژووە زمانی چاوی بەهۆی تۆوە ڕۆژوی چاوی ئەشکێت، ئەزانی گوناهی چەند لاو لە کۆڵی تۆ لە ڕۆژی قیامەتە. جاری وایە لە ڕۆژی قیامەتە ئینسان بۆ یەک سوبحان الله دائەمێن، ئەزانی جاری وایە چەند سوبحان الله پێشکەش کردووە بە خەڵک کاتێک کە بوویتە سەبەبی گوناه بۆ خەڵک. کچە بەڕێزەکان، ئێمە لەم وڵاتی خۆمانە پێویستمان بەوەیە هەموو طقوسە دینیەکان، هەموو شیعارە دینەکان زۆر بەڕێزەوە سیر بکەین. من ئەزانم دڵتان بەڕێز سەیری ڕەمەزان دەکات، تکایە کردەوەتان بەڕێز سەیری ڕەمەزان بکە، جلوبەرێکتانمە بە جوانی سەیری مانگی پیرۆزی ڕەمەزان بکە و ئیستیقبالی ئەو مانگە بکە. چی جوابی خوا ئەدەنەوە ئەگەر ڕەب العالەمین پێت بڵێ ئەی کچ نعمەتی جوانیم پێ عەتا کردی، نعمەتی چاوم پێ عەتا کردی، نعمەتی دەسم پێ عەتا کردی، نعمەتی قاچم پێ عەتا کردی، نعمەت ئەو هەموو نعمەتم پێ عەتا کردی، تۆ لە بەرامبەرە چیت بۆ من کرد؟ چۆن لەگەڵ منە هەڵس و کەوتت کرد؟ ئایا چۆن کردەوەکان بەرز کردەوە؟ ئایا ڕۆژانە چەند جار خۆت پیشانی خوا ئەدەی بە گوناهەوە؟ کچە بەڕێزەکان، بەتایبەتی مانگی پیرۆزی ڕەمەزان من ئەزانم زۆرتان بە ڕۆژوون، ناکرێت بە ڕۆژوو بێ حورمەتی مانگی پیرۆزی ڕەمەزان نەگرت بێت. تکاتان لێ ئەەکەم با بکەینە عادەتێکی گشتی لە هەموو کوردستانە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی حیجاب و جوانی حیجاب بێت. گوێ بە کەناڵەکانی ئەلام مەدەن کاتێکەوە سەرتان ڕائکێشێ بۆ خۆڕوتکردنەوە. نا، ئەوە کاری ئینسانی موسڵمان نییە. کاتێک پەیامی خوات بۆ دێ بەو عەزەمەتە ئەبێت تۆ سەرنجی تۆ لای پەیامی خوا بێ، لەگەڵ پەیامی خوایە. ئومێد دەکەم لە دوای بیستنی ئەم پەیامە جلوبەرگی خۆتت گۆڕی بێ، حورمەت و ڕێزت لە مانگی پیرۆزی ڕەمەزان نابێ. ئێمە لە ناخی دڵەوە مەمنونی ئەو ئافرەتە ئەبین کەوە خۆی ئەپۆشێ لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوی موسڵمانان تووشی گوناه نەکە. تکاتان لێ ئەەکەم بە هیممەتێکی بەرزەوە تۆ نازانی خێر لە چیە. لەو ئەچێ بەو حورمەتت لە مانگی پیرۆزی ڕەمەزان خوا لەم دنیا و لەو دنیا حورمەت لێ بنێ، ئەم دنیات بێتە بەهەشت، ئەو دنیاش بەهەشت چاوەڕێت کە. خوای بۆ خاتی گەورەی خۆت هەر خۆشیەکەم حورمەتی ئەم مانگە پیرۆزە ئەگرێت، جلوبەرگەکانی ئەگۆڕێ، خوای سەرفرازی ئەم دنیا و دنیاکە. هەرچی خێر و چاکەیە کە پێ عەتاکە خوایان، هەرچی شتێک کە ئەیەوێت لە ناخیا داوای ئەکە خوای پێ عەتاکە. خوای هەر کەس ڕێز لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگرێ هەموو حاجەتەکانی جێبەجێکە. ئەکرەم الأکرەمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.